ولا جما بيملوني لو أن برسي حاجة غازمان زمان ئەمە عەز لێ غاز نودا بگیرن غاز شنێ لەو ماوەیە و ماگە کە زیاتر غاز نۆ نهاتیە ئەوە ئەسی لە ماکات و لە ژیانی ماکات و لە دوکاندارێک کات و دەبێمە دوکانی خۆ قەپات کە لێ غاز نەبی دەبی دوکانی خۆت دابێخی بچۆ مارێ ئەمەش بەهۆ گەنجین و ئێشین لەسەر ئەو غازێ و ئیشی کەشی نبکەیت هەر معتەلین دەبی لە غازی ماوە ئەش پێ خۆش حکومەت غازن لۆ دابیم کات و إلا لقى بسمة عمل يعني لو وشيلانه لو يعني لو خبور لأن دسناك ليك زي دسناك لبي بقرة لشدة اللوري غازي لو خبور أنا غاز نية أو هولاتي دي غازان باسين دسناكوي إلا دبي ساوري وشيلي بكان ليه داري بقورنوا یان لەگەل خۆی بسلە محمەلی بگۆڕ و لەگە نییە کمیش دێ ئێستا غازەکە کەم دیوەش پێشان نایە مانگە زیاتریش غاز ناتی عن لە نەورۆزەوە ینی تا سی غازەکردنەوە ئێستا غازی نۆ ناتێ یانی هەمووی وە بێ غاز دەرمانەوە ئەوە یعنی لە ڕەمەزانەوە تقریبا دوازێ ڕەمەزانەیە هەبێش هاتی مێرە و گەڕایەوە ئیسپادەکەم لێ نەکردە لەو ئیش طبعا ئێمە قەیرانی غازمان نیە بەڵکو بابەتەکە کەمی غازە ئەوەی کە هەیە ڕێژەکەی کەمتر بۆتەوە بە بەراورد لەوەی کە پێشتر مانگەکانی پێشتر لە بۆمانداات لەم مانگەدا نزیکەی 2 تانکەری غاز کە LPG لە بۆمانداات کەمی کردو ئەمەش بۆتە هۆی ئەوەیەوە تاڕادەیەک کەمی غاز لە چەنگەڕێکێک هەستی پێ بکرێتن بەڵام ئێمە بەردەوام لە ڕێگەی لیژنەکانمان لیژنەی سوتەمەنی وارووا کۆبوونەوەمان لەگەڵ کارگەکانی غاز و هەروەها وەکالەتەکانی دابەشکردنی غاز هەوڵمان داواکەوە کۆنتترۆلی ئەو بابەتە بکەین بۆم بەستەش دوێنێ کۆبوونەوەمان ئەنجامدا لە دیوانی قایم قامێتەوە لە ئەوڕەوە دەست پێ دەکەین بەوەی کەەوە هەر سیارەیەکی دابشکردنی غاز کارمەندێکی پۆلیسی لەگەڵ بنێرین بۆ ئەوەیەوە کۆنتترۆل بکرێتن و هەروە بە پێی پێویستی غاز دابش بکرێت بەسەر ماڵەکان و ئەولەویەت بدرێت بە گەڕەکەکان دواتر ئەگەر غازەکە زیاد و ئەو جا بیدەینە بازار و شوێنە گشتەکان سنمانکانی پێشتر هەر معاملەی حەقی 15 تانکەری هەبوو هەوڵماندا لەگەڵ بەڕێوەبەراتی دابشکردنی نەوتوکانزاکان ئیدی 2 تانکەریان زیاد کرد لە ئەوەی کەوا کێشەکە چارەسەر بکرێتن کە تاکە شوێن کە ئەمە توانیمان کۆنتترۆلی بکەین سنووری داری سۆران بووکەوە غازی تیزاری ناتێ ینی ئەوش بەڕاستی دەستکەوتێک بوو لە شوێنەکەتر ئەگەر تێبینی تان کردبێتن نرخی قەلینەیەک متلێک غاز گەیشتە 13000 تا 15000 بەڵام ئەمە نەمانێش لەو سعرەی کە دیاری کراوە و مدعەمە لەوەی ڕەت بکاتن و ئێستاش ئەو بابەتێک کە ئێستا هەیە ئیشی چەند ڕۆژێکە چارەسەر دەکرێت و کێشەی کەمی غاز نامێنێت. Oh.